سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئەوڕۆتۆفیقم لە ئەڵقەی شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە لە سەروبەندی هاتوچوونی وەفدی هەرێم و کۆبوونەوەکانی لە بەغدا لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لەگەڵ خودی طەیب سامی وەزیری دارایی عێراق بۆ بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بۆ ساڵی 2025 و لە نێویشیاندا ڕێخستنەوەی لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەروە هاوتاکردنی یعنی موچەی خانەنشینان لەگەڵ خانەنشانی بەغداد و ئەو بابەتانی دیکە کە بەغدا ینی هەمیشە داوایەکە لە هەرێمی کوردستان کە بە شێوازێکی ینی دروست ئەو لیستە ئامادە بکەن و داواکانی بەغدای تیا جێ بکەنەوە کۆبوونەوەکان ماوەی دوو ڕۆژێکە بەردەوامە لە بەغدا و بڕیاریش دراوە کە موچەی مانگی یەک بنێردرێت بۆ هەرێمی کوردستان هەر لە نێوەندی ئەم کۆبوونەوانشدا کە بەڕێوە دەچێت ینی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بڕیاری داوە کە کۆبوونەوە بکات و لە کۆبوونەوەکەدا هەمواری یاسای بودجە کات بۆ ساڵی 2025 لە نێو هەموارەکەدا بابەتی جارێکی دیکە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە یاساکەدا جێکراوەتەوە و بڕیارە دەنگی لەسەر بدرێت چکە ئیجماعێک دروست بوو لە ڕابردوو کۆبوونەوەیەک هەبوو لە ماڵی محەممەد شیع سۆدانی لە بەغدا هەموو فراکسیۆنەکان بەشدار بوونتیایە و ئیجماعەکەی لەسەرەوە کە ئەم بابەتەش تێپەڕێرێ ئەم شە گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری بەڕێز دکتۆر ڕێوار محەممەد شارەزای ئابووری و هەروەها شارەزا لە گرێ بەسەرنەوتەکاندا بەخێوی دکتۆر ڕێوار سەرەتا با جارێک لە بابەتی موچەوە دەست پێ بکەین چکە خۆ دەزانی موچە زۆر گرنگە و ئەوە تا ینی مانگرتنی 6 ڕۆژی مامۆسایان و فەرمانبەرانی شاری سلێمانی هەیە کە بۆ ئەم بابەتە داواکەن موچەی خەڵکی هەرێمی کوردستان بە بارمتە نەژیری دەگە حکوومەتی هەرێم بێ یاک حکوومەتی بەغدا ئێستا طەیب سامی بڕیاری داوە کە ئەگەر لیستەکان بە تەواوەتی ینی حازر بکرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگ یەک بنێرێت ئەم ناردنە بەس موچەی مانگ یەکە کاک ڕێوار یاخود نەخێر کێشە نەماوە بۆ مانگەکانی دیکەژە 2025 بەڵێ سڵاو لە بەڕێزت لە بینەران لە هەرکی هەن لە ڕاستیا بەپێی برەرەکەی دادگای فیدراڵی ئەگەر بۆ وڵامی پرسیارەکە بە دەقیقی بڕۆین برەرەکەی دادگای فیدراڵی موچەی موچەخۆران و مابڵێن خانشینان و چاودێری تۆڕی کۆمەڵایەتی ئەو سیانەی جیا کردوێتەوە کە بەدەر لە ملانە سیاسەکان بێتوە پشتیی بە مادەی 14 دەستور بەستەوە کە هەڵێ داهاتی عێراق لە باڵێن ئەگەمە وابڵێن بەس ئەواناڵەتە لە زاخۆ تا بەسرە لە هەر کوێ داهاتە بێت هی هەموو گەلانی عێراق و پێویستە پێی ئەو مادەی 14 هەموو گەلانی عێراق ینی بەشدار بن لەو سەرەت و سامانە چونکە هی هەموو گەلانی عێراق دەستوری هەموو ئەمیشەی عێراقی هەموو گەلانی عێراق بۆیە بە قەناعەتی من بابەتی موچە بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی مادەی 14 ینی ناتوانرێت لایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە ڕێگری لێ بکرێ ینی هەر نەنێنرێ بەڵام ململانی و کێشە و سیرا و ئەو شتانە دروستەکرێ بەپێی ئەوەی کە هەم ناوەڕۆکی بڕیارەکە و هەم بابەتی یاسای بودجە کە ئێستا هەمواری بکەن ئەوانە ینی بۆ کات باڵێن کێشە دروستەکات وە بەقەناعەتیم لە کوا سێرکەین ئەمە هەمووی ئەچێتە بابی پینەوەپەڕەوە بەڵام بڕیارەکەی دادگای فیدراڵی ینی دڵخۆشکاریەکە کە حکوومەتی فیدراڵی ناتوانێت بڕیاری ئەودا کە هەر نەینێرێت بەڵام سەرێشەی بۆ دروست بەڵام سەرێشەی بۆ دروستەکە بینیمانیانەوە تا لە ڕابردوو ڕاستە بۆ منە ئەوە تا ئەوڵە موچەی مانگی 12 نردووە بەڵام ئەی کوا 12 خۆ دیار نیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتیە کاتەوە لە 12 نەناردووە بەغدا ینی هەموو مانگێک لە ساڵی 2024 ینی بینیمانی یەک دنیا کێشە و داواکاری هەبوو لە لیستی موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی ئێخۆ کە ئەنێرا جارێکی دیکە لێ هەم دیسکێشەی بۆ دروستەکرایەوە ئەم کۆبوونەوەی دوو ڕۆژی ڕابردوو کە لە ڕۆژی هەینێەوە دەسی پێکردووە لە نێوان وەفدی باڵای هەرێم و لە نێوان وەزارەتی دارایی عێراق ینی بابەتەکان کە باز دەکرێت ئەرێ نییە تا ڕادەیەک کە ئەوەی کە ینی هەردوو لا پێی گەیشتون بەڕای جەنابەت ینی بەغداش ئەمەی نەکردوتە کارتێکی سیاسی و هەمیشە ینی دەیەوێت هەڕەشەیەک بێ بۆ سەر هەرێمی کوردستان لە نێویشیانداوە تا موچەخۆرانی هەرێمی کوردستان زەرمەندن کاگرەوە بەڵێ هاوڕێ ئێمە لێرا هەموو وەکو دەستگای ڕاگات مشۆک پسپۆڕێکی مە قسەیەکن بۆی کە دەساڵی خەڵک بینیەوە ینی لە ڕوومامێ جااتە قسەکەینەوەوانە ئەگەر لە بیری بێت 15 دوی 2022 لە برەرەکەی دادگای فیدراڵی دەرچووشەوەکەی یەکسەر لێرە هەردووکمان قسەمان لەسەر بابەتە کردوانە منوتم گرێ بەسە نەوتیەکان کورد حەقێتی و ئەم بڕیایی دادگای فیدراڵیە زوڵمە دژی نەحەقی بە کوردەکە و ئێستا ئەوە چەند ڕۆژی پێشوو دادگای کەرخ لە بڕیارەکەی خۆی پەشیمان بۆ وتی هەموو گرێبەسەکانی بەڕسمی بەڵام بەناسە ها سیرکە کاتی خۆی مەمەسم ئەو قسە بۆ یەکەن کاتی خۆی ئێمە کاتی خۆی قسێکمان کرد سپاس بەخوای سە قسەکەی ئێمە یعنی حکوومەتی عێراقی خۆی پەشیمان بۆ لی
بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت حکوومەتی عێراقی حکوومەتی فیدراڵی عێراق نایەوێت دەستور بۆکو خۆی جێبەجێ کات و کورد بە شەریکی ڕاستەقینەی خۆی بزانێت و بەڵگەشمان ئەوەیە کە هیچ مادێکی دەستوری هەتا ئێستا جێبەجێ نەکردووە و ناشێوێت جێبەجێیکاوە حکوومەتی فیدراڵی عێراق وای کرد کە بۆشایەکی دروست کرد بۆ هەرێمی کوردستان کە بڕیاربەدەستان لێرە بە نەشارەزایی بکەن ناو گۆمێکی لێڵەوە کە تێکەوتو نەزان چۆن لێ دەرچنەوە بەغا ئەم بەزمەی دروست بەڵێ بەڵێ بە پێی ئەوەی کە مادەی 170 دەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی با بڵێن دەستوری و قانونی سەر بە حکوومەتی فیدراڵی عێراق مادەی 120 دەڵێ ئەم هەرێمە دەسڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی هەیە باشە و دەبێت لە با بڵێن بودجەی عێراق پشکێکی هەبێ بە پێی ڕێژەی دانیشتوانی عێراق کاتی خۆی ئەوە دین کراوە لێرەدا بابەتی خۆ زانیت نەوت و وزە یا سامانی سروشتی داهاتی سەرەکی لە سەڵانەوەی عێراقەوە کاتێک کە ئەمە یێتە پێشەوە دەستور مادەی 112 دیاری کردووە حکوومەتی عێراقی فیدراڵی عێراق ئەوە هەر ئەو کاتێ بەهاتایە بە پێی مادەی 112 هەموو نەخشە ڕێگاکەی جێبەجێ کردایە باشە نەهات ئەو دوو یاسای کە پێویستە و ئەها چارەسەری کۆتایە بۆ هەموو کێشەکان کە ئێستا هەموو ساڵێک ڕێکەوتنیەکرێ و فەشە لێهێنێت خۆزان یاسای بودجە بۆ ساڵەکە ئەمە یەکەم جارە بۆ 3 ساڵە باشە ئەگەر ئەو کاتێ ئەو یاسای با بڵێن نەوت و گازی فیدراڵی دەرکردایە ئەوە ئیتر کێشەی بەڕێوەبردن کۆتایە هات بەڵێ بە پێی مادەی 112 مادەی 112 بەرگەیەکەم هەر هەمان بەرگاڵێت دوای ئەوەی کە نەوت و گازەکە فرۆشێت یاسایەتر دەرکێت و یاسای دابەشی داهاتنەوتەکانە بە پێی ڕێژەی دانیشتوان و بە شێوەیەکی دادپەروەرانە دابەشی لێ بەسەر هەرێمەکان و پارێزگاکانە و ئەو هەرێمانەشی کە لەلایەن بەعسەوە ئەمە لە مادەی 112 بەڵێ ئەڵێ لە یاسای نەوت و گاز دوو یاسا یاسای ئیدارەدانی گاز و نەوت یاسای دابەشی داهاتەکە بەڵێ داهاتەکە کە ئەمە نەکرا ئیتر ئەم بابەتە بەم شێوە بەڵێ مەسەبەی کە حکوومەتی عێراقینەوە بەڵام ئێمە حەکیمێکمان هەبوو ڕەوانشار سەرۆک جەلال ئەو کاتێ توانی بۆ ئەوەی کە ئەم سیاست تێگەیشتەوەی حکوومەتی دەوڵەتی فیدراڵی عێراق ئەمە ناکا هات نەخشە ڕێگایەکی دانا لای خۆی لەگەڵ ئەوانە ئیتیفاقی کردو من بۆ یەکەم جارە بینیم کە لە 26 دوای 2007 تا ئیتیفاق نەک بە یاسا ئیتیفاقی کراوەڵێ هەرێمی کوردستان ڕێکەوتون کە با بڵێن گاز و نەوت بەرهەم بێنێ بیفرۆشێت تا ئەو کاتی یاسای نەوت و گازی فیدراڵی دەرەکرێت هەتا ئێستا هیچ بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ شاشەیەک من لێرەوە باسیەکەم و ئەڵێم باسی ئەم ڕێکەوتنیان نەکردووە باشە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی نەوت و گازی خۆی بدا بەرهەمی بهێنێت تا ئەو کاتی یاسای نەوت و گاز باشە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەروای نەکردووە خۆی ئیداری نێنەوە خۆی کۆمپانیەکانی نێنەوە بەڵام لێرە چییە کردووە لەسەر بابەتە حکوومەتی دەوڵەتی فیدراڵی عێراقی ئەرکەس دەستوریەکەی جێبەجێ نەکردووە ویسێتی کات بکوژێت تا ئەو کاتەی دۆخێکی دێتە پێشەوە کۆنتترۆلی هەرێمی کوردستان بکاتە ئەوە لە مێشکو لە هەناوی ئەوانە ئەلەنگاریشی دروست کرد بۆ بەدڵنیایەوە لە دادگای ینی پاریس بەڵێ داواکەی بردەوە توانی نەوتێرێن بۆ زۆر هەنگاوی ناوە من وکو بەڵگە باسێکم جێبەجێکردنی یاساکانی سەدەین بەعس کە تایبەتن بە وزە دوای ئەوە لە دوای 2007 هات یەکێکی شێوازی گرێبەسێکی نوێ کە هی ستانداری جیهانی نییە ئەمە جەولەی تەراخیص و دەرکردنی یاسای شەریکەی نەوتی نیشتمانی عێراق چەندین هەنگاوی نا بۆ ئەوی کە ینی کورد بە شەریکی خۆی نەناسێت چوار پرۆژە یاسایان تەقدیم کردیانە لە حکوومەتێکیان لە پەرلەمانەوە بۆ یاسای نەوت و گاز هیچیان کوردی بە شەریک نەناسانەوە ئەمە هەموو ڕێگرەکان و تاوانەکانیەوە لە بەرامبەر کورد پەرچەکردارێکی کرد هات دەستی بۆ مافە دەستوریەکەی خۆی باشە هات یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی ژمارە 22 ساڵی 2007 دەرکرد دواتر بۆری بنیادنا و لە ساڵی 2015 لەسەر داوای کردنی نیشتمانی کوردستان یاسای پرۆژە یاسای ئین پەسەندکە سندوقی داهاتنەوتەکانی کوردستان ئەم لێرە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەکەی لەوا بوو کە نەیتوانی ئەو نەخشە ڕێزگەی کە سەرۆک مامجلال ڕۆحی شاد بەدای نابوو ئەمان نەیانتوانی بەردەوامی پێ بدەن بەهات نایە ئەو بەپێی ئەو یاسا هەموو داهاتی نەوتی کوردستانیان بەخسات ئەو سونە کۆپەرلەمانی کوردستان دوای دەرکردنی حەقی کۆمپانیەکان لە بودجەی کوردستانە داینایە باشە ئەو کاتێت دەوڵەتی فیدراڵی عێراقیی بۆ نەماوێت کاکە فەرمووەواتە ئێمە لە بەغداشمان شێوان و تووڕەشمان کرد بۆیە ئەم پەرچەکردارانەی بەدڵنیام ئەو خۆی هەرنێتی نەبوو ئێمە هاتین بە پەرچەکردارێکی هەڵا دەستمان بۆ بابەتەکە برد ئێستا کۆمپانیاوتەکانش داخل بوون باش و عقدە 50 ساڵەکەی مان لە کۆڵ بۆ بۆی پاریسە بەڵێ بۆی اتفاقی پاریسەوە ئەومان لە کۆڵ بۆتەوە ڕووی یاسایانی کۆتایی پێهاتووە بەڵێ چونکە قاعدەی قانونی ئەڵێ مەبنی عەلە الباتل فهو باتل ئەم هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا عقدێکیان کردووە لەسەر عقدێکی تر عقدە ئەسڵەکە ئیشی پێکرێەوە دادگای پاریس بڕێ لەسەدا کەواتە ئەم عقدەی تر بەتاڵەوە تا نوتی لە 23
لە 2023 نەوت هەرێمی کوردستان ڕاگیراوە کەواتە ئەو عەقدە کۆتایی پێ هاتووە. باشە کەواتە لەم هەموو سەروبەندەیە ینی ئەوەی کە زەرمەندی یەکەمە خەڵکی هەرێمی کوردستانە لەنێو خەڵکی هەرێمی کوردستانە موچەخۆران و فەرمانبەران و مامۆسایانن ینی ئەوەی کە ئەشگوزەریەوە تا لە هەرێمی کوردستان ینی بێبازاڕیە تۆ کە موچەخۆرێک موچەی پێ نەبوو پارە لە گیرفانیان نەبوو ناتوانێت بچێ پێداویستەکانی لە بازار بکڕێ دوکانارێکی ژەچی پرسیاری لێکی ئەرێ مەعیشەتت چۆنە ئەرێ بازارت چۆنە ئەویش داد و بێدادێتی ینی ئەو تا لەم سەروبەندەیە موچە دێت نایێت ینی ئێمە چەند ساڵە ئەناڵێنین بەدەستان بابەت و کاگڕێبەر وایە نا کاریگەریشی گەورەی کردووە سەر ئابووری هەرێمی کوردستان لە نێویشیاندا خێزانەکان و خەڵکی هەرێمی کوردستان گریمان ئەوە ئەم جارەش جارێ باسی ئەم ڕێکەوتنە بکەین کە بۆ ساڵی 2025 لە ڕووی یاسایەکەەوە لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان بەغدادا خۆی بپی ئەو سێ ساڵی بودجە دەبێ بێت وەپی دادگای باڵای فدرالی بڕیارەکە هەیە دەبێ بێت بەڵام ئێسەوە تا دەستکاریشی دیکە کراوەتەوە لە پرۆژه یاسای بودجەی ساڵی 2025 یانی دەبێ هەرێمی کوردستان بۆ نمونە داهاتی نەوت ڕادەست بکات و لە 140 پێم وا بێگە هەڵە نەبم داهاتی ناوخۆش ڕادەست بکە اینجا ئەو کاتە بەغدا دەڵێ ینی من چۆنەڵی پارەی موچەخۆران بەس بەتەنیانێرە نەک میزانیەی هەرێمی کوردستان کە لە 100 چە نەبووی دیاری بکرێ اینجا ئەڵێ لە نیفاقی فعلیە ئینفاقی فعلیە پارەی هەرێمی کوردستان ئەبڕێت ئەڵێ پارەکە زۆر کەمە بێتەوە باشە ئەمە هەمووی غەدر و فێڵ نییە کە لە هەرێمی کوردستانیەکە بەغدا کاگڕێبار لە ڕۆی یاسایەکەوە کاک هاوڕێ ینی ئێمە با بین بۆی عێراق لە قاڵب بدەین بەوەی کە لە ڕووی ئەوەی کە لە یاساکە هەیە من باڵێ قسێ بۆ دزیشکەین یاسای بودجەی 2023 و 24 و 25 عێراق کە مادەی 12 مادەی 12 لەگەڵ 13 تایبەتە بە هەرێمی کوردستان ئەو دەڵێ دەبێ هەرێمی کوردستان داهاتی با بڵێن ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمە بکات و لە بەرامبەر داهاتە نانەوتیەکانیش هەموو ڕادستی حکوومەتی فیدراڵی عێراق و خەزانەی گشتی و لە بەرامبەردا بەشی بودجەی خۆی کە لە سا هەفتەدا بەزێنرا بۆ لە ساب 12.67ەکە وەرگێت ئەو ئەڵێ ئێمە ئامادەین بودجەی هەرێمی کوردستان نەک موچەها موچە لە قەرارەکەی دادگای فیدراڵی هاتووە ناوە لە یاسای بودجەی 2023 24 25 ئەڵێ بودجە یاسای بودجە بەڵێ ئەڵێ ئێمە ئامادەین 12.67 حەقی هەرێمی کوردستان بنێرین لە کاتێکا کە هەرێمی کوردستان چی بکات ئەمەرجانێ مادەی 12 و 13 کە هەردووکیان تیاتی ئەڵێ ڕادستکردنی ڕۆژانە لانی کەم 400,000 بەرمیل بە کۆمپانیای سۆمە ئەگەر نەیتوانی بە سۆمە بیدا بە وەزارەتی نەوت بەڵێن بۆ ناوخۆ بەکاربێ و داهاتە نانەوتیەکانیش باشە لە بەرامبەردا ئەم پەینەی حکوومەتی هەرێمی کوردستان چێتە خەزێنێ باڵێن ڕقم حسابێکی تایبەت لە بانقی مرکزی عێراقی وەلۆوە جارەتر داهاتی نەوتەکە دابەشەکرێتەوە بەسەر چیە تێکەڵەکرێتەوە لەگەڵ بودجەی گشتی عێراق و لێەوە لە 12.67ەکەی کوردستان لەگەڵ چیە لەگەڵ داهاتی نانەوتیەکە جارەتر بۆ هەرێمی کوردستان ئەنێرێتەوە بەڵام لێرەدا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیتیفاقیش کرا کە نەوت ڕادەستکرێت بەڵام کۆمپانیا نەوتیەکان هاتن ناو مەیدانەکەەوە ئەمە هاوتم حکوومەتی هەرێمی کوردستان پەرچەکردارێک هەڵی کرد کە خۆی تێدا خنکان بۆچی لێرە دەست کۆمپانیا نەوتیەکان بەڵێ ئێستا چارەنووسی حکوومەتی کوردستان بەدەستی خۆی نییە بەدەستی کۆمپانیا نەوتیەکانە کە ئەپیکۆر بە ئاشکرا ئاڵێن قسە ئەکات دووسێ بڕگیان لە عەقدەکانە داناوە عەقدەکان بڕگەی بڕگەی ڕەهنە کە هەرێمی کوردستان بۆی نییە نەوت بفرۆشێ یا هەرچی لێ بکات لە کاتێکا کە مافی قازانج و کولفە نەگەڕێنێتەوە ئەوان نەوتەکە گۆ ڕەهن لە ژێر زەویا بەکارێن باشە تعدیلی عەقدەکان ئەبێ بە ڕەزامەندی هەردوو لابێت حکوومەتی کوردستان بۆی نییە ڕاستەوخۆچێ لەگەڵ بەغا تعدیلی عەقد بکە ئەبێ ئەوەش ڕازی باشە ثەباتی تەشریعی هەیە جێگیری یاسایی ئەڵێ هەر سەدەم و هەر کاتێک یاسا گۆڕا تۆ نابێ ئەم دەستکاری عەقدانەکەیت ئیلا بە ڕێکەوتن و ئیتیفاق نەبێ باشە ئەڵێ چی نوێنەری ئاپیکۆر ئەڵێ ئێمە ئەم ڕێکەوتنشمان بە نووسرا و بە دۆکۆمنتێ نەک بە قسە باشە بە نووسرا و دۆکۆمنتەمانەوێت و ئێستا ئەم بابەتی بڕگەی 12 دوو جیمەکەی کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دەنگینە سەردا ئەم بابەتەی کەدا ئەڵێ ئەو کولفەی کە دانراوە حکوومەتی عێراقی کە ئەڵێ ئەوان عەقدی خدمەیە $1.5 بۆ $6 بیرەکانیان هەمووی کۆتایی هاتووە کولفەی نەماوە و تەنابەر هەمێنانە و کولفێکی کەمی تێچێت بەڵام کوردستان لێرەوە بیرەکان تازن و کولفێکی زۆری تیاچۆ جیاوازی جوگرا با بڵێن لە ڕووی جیۆلۆجیەوە شاخ و دەشتایی ئەوانش هەمووی مەوزوعن لە بابەتەکە
ئێستا ئەم بڕگەی کە ئەمڕۆ بەحساب هەموارەکرێتەوە 16 دلارەکە ئەمە وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی پابند بێ بە یاسای بودجەی فیدراڵیەوە ئەگەر لە ئەمڕۆوە ئەم بڕیارە دەچێت 16 دلارەکە دیاری کرێوە و سلفەی کاتی و دواتر لە دوای 6 ڕۆژ کۆمپانیا هینەکە کۆمپانیا بیانەکە بێت حەقل بە حەقلی کوردستان بیخەمڵێنێکە ئەم حەقلە چەندی تێچێت ئەو حەقلە چەندی تێچێت لە دوجارە کولفەی ئەو حەقلە وەکو خۆی بدرێتەوە بە حکوومەتی کوردستان بۆی بیدا بە کۆمپانیاتەکان ئەگەر ڕێکەوتن ئەمە یاسای بودجەکە جێبەجێکردن ئەگەر ڕێک نەکەوتن نەتوان بگەنە ئەنجام ئەو کاتێ هەر لە هەمان ینی لە بڕیارەکەی دادگای فیدراڵ شاڵێ بێ داهاتی نەوتی و نانەوتی تەسیم کرێتەوە کەواتە بڕیارەکەی دادگای فیدراڵیش هەر پەیوەندی بە یاسای بودجەوەیە لێرە ئەمڕۆ ڕێ بکەون ئەوە باڵێن ئیشەکە لە باشیە بێت و ڕێگەکەوەی یاسای بودجە جێبەجێکرێت ئەو کاتێ نەک موچەی هەرێمی کوردستان بودجەی تەشغیلی و بۆ بەرهێنانی شەنێرە 12.67 کە ئیسا بەپێی ئەم ئەحسای تازەش پێ کورد زیاد لە ساعت 14 بالضبط باشە ئەگەر ئەوانەوە لە بەرچاو بگرنە بێت داهاتەکەش ئەم ڕێکەوتنەی ئەمڕۆ ئەم دەنگدانەی بکرێت و کۆتایی پێ بێت خۆناخی زۆر باشە یعنی تقریبا نزیکە بێتەوە لە حالە دەستوریەکە بەڵام کۆتایی نیە کۆتایی نیە باشە ینی هەرێمی کوردستان پابندەکانی لە داهاتووەگە جێبەجێ کرد و بۆ نمونە ئەین جارێکی دیکە دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر بۆ دەرەوەش نەبێت چکە بەهۆی هەندێک لە بڕیارەکانی ئۆپیکەوە کە دەبیانی هەموو وڵاتان پابند بۆی کە نەوت کەم کەنەوە ئەنی عراقیش بەدەر نییە لەوە گریمانەوە نەوتەکەی هەرێمی کوردستان درایەت ناوخۆی عێراق و لێەوە سەرە بکرا کە داوای 350,000 بەرمیلەکە لە ڕۆژێکدا پێم وابێ عراق وایە لە 400 کەمتر نەبێت 400 کەمتر نەبێت باشە داهاتی ئەو تاوانەچێتەوە ئەو بابەتەی کە داهاتی فیدرالیە و ئەمووی لێ کۆکرێتەوە و داهاتی ناوخۆشە پێ و ڕێکەوتنی کە کرێت ینی بەشێکی دەدرێتە بەغدا ینی ئەو کاتە بەغا لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە لە ڕۆشنایی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالیەوە ناتوانێت جارێشکە هیچ گرفتێک دروست کاتەوە بۆ موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان یاخود نەخێر ئەمە وڵاتی قەزاوقەدەر و سیقە نییە هەمیشەمە تاکید لەسەر دەسوورەکەینەوە کە دەسوور جێبەجێ نەکرا سەر ئیتیفاقات و ڕێکەوتنی کاتی و قانونی بودجە قانونی بودجەش ئەمە ئەم 3 ساڵە نەبێ هەموو کاتێک ماوەی ساڵەکە هەر ڕێکەوتنیەکەی سیوەیەکی 12 کۆتاییت باشە ئێستا مانگیدا هەڵبژاردن لە یانزەی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە باشە کێ زانێکیەتە پێشەوە چ لیسێک و چ بیر و ئایدیا و ئایدۆلۆژیایە شتەکانە گۆڕێت هەموو شتەکان قابلی گۆڕان بەڵام هەمیشە تاکە چارەسەر دەسوورە جێبەجێکردنی دەسوورە ئەو کاتێ هەرێمەکان و ناوەند باڵێن فیدراڵ و هەرێمەکان هەموو کەسێ ئەرک و مافی خۆی زانێ بە پێ ئەو ئەرک و مافە هەڵەسێ بە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی و مافەکانشی وەرەگرێ بەڵام بەداخەوە من ئێساوی کە من تێگەشتم نە حکوومەتی فیدراڵی دڵی لای ئێمەیەکە شەریکماکە نە ئێمەش حەزەکەین بڕیار بەدەستینە و حەزەکەین کە هەردوو لامان ئەم دۆخەمان پێ خۆشە بەدڵنیایەوە بۆچی بەڵگەی چی کاک هاوڕێ ئێستا حکوومەتی فیدراڵی عێراق نزیکەی ئەوەی باسێکە 11 تریلیۆن دیناری ناردۆ 2024 ێ باشە من جاوایە ناردوێتی بەدڵنیایەوە کاکە 11 موچە نەدراوە 12کە هاتووە کاکە 12کە ئاخر باشە کە هاتووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەڵێ نەیناردووە ئەو حکوومەتی فیدراڵی قابلە چ مەزبوورە ینی بێت درۆ بکە باشە خۆی بۆە لە ساڵەکەی حکوومەتی بەغدا چەندی بناردە هەر 11 تریلیۆن یاخود نەخێر 12.6 بە دەقی سەر بیر پێما 16 ئینەکە تریلیۆنەکە بە هەموو وازم پشی کورد نفقاتی سیادە و حاکیمە هەموو ئەو شتانەی تایە دەرمان و خۆراک و بەرگری و ئەو شتانەی هەموو تێدایە دوای ئەوەی کەوانەی دەرەکەن پشتی کورد دەمێنێتەوە بەڵام بەداخەوە کە ینی کە لێ کوردستان بەپێی اعترافی کاگە هەورە من ینی مەدی عالە حکومەتی هەرێمی کوردستان ناکەن پێشمان ناخۆشە ئەم حکومەتە چونکە ئەمە خوێنمان بۆ داوەتە سێمە سەرۆکی حکومەت لە داڤۆس ئەڵێ ینی وەکوها بڵێ ئێمە غەدرمان لێکرێت ئەڵێ ئێمە ڕۆژان 280,000 بەرمیل لەوت بەرهەمێنینە کوردستان زەربی سیکە زەربی ساڵی کە 100 میلیۆن و 800,000 بەرمیلەکە باشە کاکە ئەگەر بە 70 دلار بە 75 دلار بفرۆشێکە تا هێشتا بە 50 دلار ئەگەر حکوومەتی عێراقی بیفرۆشتایە لانی کەم ئێمە بە 75 دلار مافرۆشت ئەمە هەر ئەمە بۆ خۆی 11 تریلیۆن و 390 میلیارد شتێکی وایە بە دۆلار یا بە دینار بە دینار باشە ئەم 100 میلیۆن و 800 ئەگەر بە سۆمە بیفرۆشتاوە بە 75 دلار بیفرۆشتایەکە تا 83 ڕۆیشت لە ماوە باشە ئێمە بەس ئەوەی کوردستان با 11 تریلیۆن و سەروە بودجەکەی خۆمان خۆ ئەترافیشی کرێ لەو لاوە داهاتی ناونەوتی 4 تریلیۆن و 350 میلیارە ئەمە هەرێمی کوردستان ئەیکردە 16 نزیکەی 16 تریلیۆن دینار باشە هەر داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە 100 میلیۆن بەرمیل کە لە هەرێمی کوردستان
بەرهەم هاتووە کە نوێنەری ئاپیکۆر ئەڵێ بەداخەوە هەر ئەوە بەسەراحەت لە بەیاننامەکە بەداخەوە ئێمە نەوت لە هەرمی کوردستان ئینتاجەکەین ئەیفرۆشین مۆڵەتمان لە کۆمپانیای نەوتی جیهانی وەرگرتەوە بە نرخی لە ساڵ 40 کەمتر بیفرۆشین لە 28 دلار تا 34 دلار ئەیفرۆشین داهاتەکەی هەموو بۆ ئێمە بۆ قەرز و کولفە ئەوانە 1 دیناری نادەن بە حکوومەتی هەرمی کوردستان و خەڵکی کوردستان. خۆی ئەمە گرفتە گەورەکەیە بەڕاستی کاگڕەوە ئێمە کارەساتە ئەمە کارەساتەکەی خەڵکی هەرێمی کوردستانە پرسێت ینی نەوت هەمیشە خۆشگوزەرانی بۆ میلەتان بەڵام بۆ ئێمە داماوی و بەژمەینەتی بووە ئێتۆ بۆ نمونە ئەم هەموو نەوتە فرۆشراوە و داهاتەکەشی دیار نییە ینی کەی قەرزی ئەم کۆمپانیانە بە کۆتایە بەڕاستی بۆ ئێمە چوونەتە ژێر باری ئەو قەرزە زۆرەوە ینی ئەو تۆ وەکو جەناب ئاماژەت پێدا ئەو عەقدی 50 ساڵەکە شکل کۆتایی پێهات بەهۆی ئەو بڕیاری دادگای پاریسەوە ئەی قەرزی ئەم کۆمپانیانەکەی کۆتایی پێ بەڕاستی ئەمەش جێگەی سەسوورمانە کاکە هاوڕە چونکە ئێمە بەداخەو پەرلەمانمان نییە ئەگەر پەرلەمانمان هەبوایە دەهات لەم عەقدانەیە کۆڵیەوە ئاپی کورد بۆ ئەوان 8 کۆمپانیان و چەند کۆمپانیایەک تریشێ ئەڵێ ئێمە 10 ملیار دلار بەرهێنانمان کردو یعنی هەر یەکێک تۆزی ئەلفوبیەی ژمارە بزانێت باشە لە ساڵی خواری 2014 وازە بێت 2014 ئێمە پارەی کولفە ئەدەینەوە تۆ لە 500مان کرد کاکە لە 500 خاتریان نەگر زیاتریش کاکە بەپێی عەقدی مشارەکە بنتاج لە سەدا بە ئەترافی حکوومەتی کوردستانیش لە 153 داهاتی نەوتی کوردستان ڕۆشتە بۆ کولفە و قازانجی کۆمپانیەکان باشە هەموو بەرمیێنێت ئەگەر 100 دلار کات 10 دلاری لە دەرەکەم مڵکانە بە حکوومەتی کوردستان لە 90 دلارەکەی لە ساڵ 43 بە ئەترافی هەرێمی کوردستان ڕۆشتە بۆ کولفەی کۆمپانیا خێرە 10 ساڵە 10 ملیار دلار قەرز نەدرایەوە خۆ باشە کاکە هەر تۆ هەر ئەمساڵ 100 میلیۆن بەرمیل فرۆشتەوە هەمووی ئاپی کورد بردوێتی باشە ئاپی کورد ئەوانە باشە کاکە ئەم یعنی هەر ئەمساڵ ئەگەر بڵێن 10 ملیارەکەش نەبێت 6 ملیار دلاری لەوای خەڵکە پرسیتر ئەڵێ بەغا ناحەقی نییە کە نابەجددی کاکی یعنی ئێمە بیانوانەی پێ بگرین سیرکە 11 تریلیۆن دیناری ناردۆ بەغا ئێمە 399 ملیار دینارمان ناردووە لە داهاتی نانەوتی 4 تریلیۆن و 350 ملیار چەندمان ناردوێمە 399 390 ملیار دینارە لە کۆی 4 تریلیۆن و 350 ملیار دینار باشە کاکاوڕێ یعنی تۆ ئەرکەکەی جێبەجێ ناکەی دوای مافەکەی هێشتا ئێمە هاتوین یعنی ئێمە نەحەقی ئەندام پەرلەمانەکانی باشوور ناوەڕاستی عێراق بگرین بڵێن ئێوە دشتان ڕقتان لە کورد کە ئێمە لە داهاتی نەوتی بەسرە 11 تریلیۆن دینارمان بۆ هاتووە داهاتەکەی خۆشمان نابێت هەر ئەمڕۆ کە ینی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو هەمواری یاسایی ینی بودجە پەسەند کرا یەخۆی ئەمە گرنگە بەڕاستی بۆ کورد و بۆ هەم عێراقیەکانیش گرنگە کە هەمواری یاسای بودجە ئێستا لە ئەنجومەنی نوێنەران ئەمڕۆ پەسەند کراوە ئێمە خاڵێکی گرنگە و خاڵێکی جەوهەری و ینی خۆشببختیە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی کەواتەی تر ینی چۆنەڵی هەموو ڕێچکەکانە چنەوە سەر شوێنی خۆیان نەوت ئەنێرێتەوە وەجارێکی دیکە ینی دەزەکرێتەوە بە دەرێنانەوەی نەوت لەلایەن کۆمپانیا نەوتیەکانەوە و ئەمە ئەبێتە چۆنڵی خاڵێکی بێز و کارتێکی بێز بۆ هەرێمی کوردستان کە ئیتر داوا لە بەغدا بکات لە ڕۆی یاسایی و دەستوریەکەەوە لە چوارچێوەی بڕیارەکەی دادگای باڵای فدرالیشەوە کە بێت بەغدا ئیتر لەمە دووە پابند بێ ئەم پارەی بنێرە بەڕاستی ئیتر بیانومان پێ نەگرێت تا خۆیان هەمواری یاسای بوجیان پەسەند کردو لە ئەنجومەنی نوێنەران کاگڕەبان ئەمە پێ دوایە خاڵێکی جەوهەریە خاڵێکی زۆر باشە کاکاوڕێ ئەوەی لەم ماوە لەم چەند ڕۆژە شتێک بڵاو کراوە کە کۆمپانیا بڵێن نەوتی شیواشۆک و نەوتی چیاسوورخ و سارتا و باشیک ئەم چوارکێڵگە بە تەواوەتی لە بەرهەمێنان لە سفر نزیک بوونەوە کۆمپانیا تورکیەکان جیانێشتەوە ئەویش بەهۆی سیاسەتی شکستپێهێنانی نەوتی کوردستان من ینی خەمێکی ترم خەتای بەغانیەکەوە ئەوە خەتای بەغانی ئەوە خەتای ئەوەیە کە لە کوردستان وەکو هەڵێ کوردی دۆنەدی هاتوون ئەم بیرەنەوتانیان چۆکەکان کردەوە قفڵەکەی بە ئارزی خۆیان ئەوش هەموو سنووری خۆیە یعنی بەبێ سنوور نەوتیان لێ دەرکردووە بۆی کە لەژێر سەختەکە نەماوە ئاو هاتە شوێنەکەی ئێستا نەوتیشی باشۆک نزیکە 1 ملیار بەرمیل نەوتی تایە ئێستا وتانە ڕۆژانە لە 2,000 بەرمیل نزیک بتەوە کە لە 2014 15 138,000 بەرمیل نەوتی لێ دەرکراوە کە لە نەوتی جیهانە پێڵەن شەمپانی بەڕاستی یعنی ئامن لێوە بەڵێ من خەمی ئەومەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نتوانێت ئەم 400,000 بەرمیلەش ئینتاج کات ئەو کاتەیە بێ هەمواری یاسا بودجەی بۆ بکەنەوە جارەتر بێنەوە ینی پیاچونەوە بەغداد هەموو شەڕ و ئەمە خەم ینی ئەومە هەمواری یاسای بودجەیان کردووە ئەمەش مەترسێکی ترە بەڕاستی ئەگەر بێت و ئەگەر ئەم کێڵگانە ئەمە 4 کێڵگە دیاری کراوە دوان لە سنووری سێمانی و کۆیە دووەکەی تریش لە سنووری هەولێر و دووە یعنی بێ ئەوانە تەختی ئەو نەوتە بکەن و بەدەقیقی ئەو دوانێ ئەڵێ لە بەرهێمێنان ینی لە بۆستان نزیک بوونەتەوە ئەوەندە دابەزێن بۆ شیواشۆک لە 138,000 هاتوودا تا پار 3,600 بەرمیل بوو ئێستا کەمتریشی کردو ئەو دابەزیۆتە ناو عینەکە بڵێن چینەکانەوە ئەمە ینی کاگڕێبا بەڕاستی ئەمە بێ ئاگایی حکوومەتی هەرێمی کوردستانە یاخود نەخێر
نابەرپرسیانە مامەڵەکردنە لەگەڵ بابەتێکی گرنگی وەکو نەوت و ئەم شەڵگە نەوتیانە کە تۆ زانی ئەبێ بە علمی بە زانستی مامەڵی لەگەڵکوی بۆچی ئاوا مامەڵیان لەگەڵ وڵای بەداخەوە هاوڕێ پێشنیان کڕڵێ ژنی وەدەستی خەڵکە ماڵ وەدەستی خەڵکە نەبێت ئێمە هاتوین ئەم سەرۆک و سامانە نیشتمانیە گەورەی کوردستانمان تەسیمی کۆمەڵێک کۆمپانیا کردو کە بەشێکیان هی دژمنان داگیرانی کوردستان نازانی شوێن بەڵێ ناوە خۆمە ئەمە دیارە ئێستا هەر باشکراڵێ کۆمپانیای جنرال ئێنەرژی لەو کێلگانە سەحبیان کردوش نازانی کۆمپانیەکەی کێ بەتاکید ئانی باشە ینی تۆ ئەو ئەڵێ ئێمە دوای ڕوخانی سووریاییان ئاڵای تورکیا لە کەرکوو گەڵەکەین ئەو دێت بیرنەوتەکانی تۆ بە شێوەیەکی ستاندار و زانستیانە تەعامل لەگەڵەکە یا وێرانیکە بەڕاستی کاگاورێ بەداخەوە ئێمە بەڕاستی ئێمە حەقەکەی خۆمان بەناحەق کوشت يعني ئەو حەقە دەسووری کە مافی دەسوور بۆ جێبەجێکردن ئەو کەسانی کە وەکو سەرۆک مام جەلال و ئەو بەڕێزانێتی کاتی خۆی دەسووریان نووسی ئەو حەقان لە دەسوورە سەپان بەڵام بەدواخەوە دوای 2014 ئێمە هاتین بە شارەزایی و نەزانانە هاتین يعني ماڵی خۆشمان وێران ماڵی خۆمان وێران کردو ئێستا ئەو نەوتەی کە ینی مڵکی نەوەکانی داهاتوە بۆ ساڵی داهاتوە ماتوانین سفادی لێ بکەین ئەوە تا ئێستا بەم کارە سادە گەشتەوە ینی ئەگەر یاسای بودجەکەش بڕوا بن ئەگەر لە بیرەکانی تر 400,000ەکە دابی نەکرێت بەڕاستی ئەمە مەترسیە ئیتر ئەوە نازم دوای ئەبێ هەمجارەت دانیشتن بکرێتەوە و داواکاری بکرێت کە گۆڕانکاری بکرێت لە ئەو یاسای بوجا و داوای لیژنە بێت لە نزیکەوە ئەمانە بپشکنێت ئەینا عێراق هەڵێ کاکە تۆ باشە پێشتر ینی پێشەوەی کە ئەم یاسای بودجەیە بۆ ساڵی 2025 لە چوارچێوەیە کە ینی یەکێک لە بورگەکانی ڕادستکردنی نەوتی هەرێمی کوردستانە بە بەغدا بوو ڕێژەی کە دیاری کردو ینی دیراسە بۆ ئەو نەکراوە لەلایەن بەغداوە کە بێ لەگەڵ کۆمپانیەکان چکە کۆبوونەوەیشیان هەبوو وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ ئەپیکۆر و کۆمپانیا بەرهەمهێنە نەوتیەکان لە هەرێمی کوردستان ئەی دراسی ئەو نەکراوە بزان بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان توانای چەندی بەرهەمهێنانی نەوتیان هەیە هەر بیرە گەیشتۆتە ئاستی چەند ئەمانە نەکراوە کاکرێت تا ئێستا کاک بەپێی ئەوەش کە نەرمین بڵاوی کردبووە لە ئێمە گروپان هەیە بێشتا ینی حکوومەتی عێراقی هیچ ئاگایەکی نییە داوای ئەوە کات چۆن کێلگانە لەم کێلگانە هەڵسوکەوتە کردەوە داتا لەسەر عقدەکان لەسەر ئیشوکاری ناو کێلگەکان حکوومەتی عێراقی تا ئێستا ئەمان ناڵن بە هیچ شێوە داتا و زانیاری هەبێت لەسەر ناو خودی کێلگەوەس لەسەر با بڵێن ئەوەی کە پێشتر هەناردەکراوە چەند هەناردەکراوە لە بەندەری جیهان و بەرمیل بە بەرمیلی زانی حکوومەتی عێراقی مەڵێ قەیناکە بۆ ئەمنی قەومی ئێمەش ینی خراپە بەڵام خۆ ئەبووە ینی حکوومەتی عێراقیان ئاگادار کردایەوە لەو بابەتەوە یان کام ئەمنی قەومی تۆ کێلگانەوە دەست دژمناو دایکردن کام ئەمنی قەومیە دژمناو دایکردن کوردستان هاتوون لێرە بەرهەمهێنانی نەوتەکان هەموو کێلگانی وێران کردوین پڕیان کردووە لە ئەو شەڵکە زیاتر وڵا بەدەست بەغدا بووە ئەیپاراس و بەرەمی پێێناو ئەیوت ئەمە کاکە بۆ خەڵکی عێراق خۆشێت مەگەر لە لای ئەو شێڵگە نەوتیانەوە هەموو بکرێ بشێڵڕێت و ئاوەکە بەکاربێەوە ئەودانی بەداخەوە یعنی سەر ڕاستی بەداخ کارەساتە ینی من ئومێد دەکەم ینی کورد ئەو کێلگانەی ترکە ماون بتوان ئەو 400,000 بە زیادی ئینتاج بکەن بۆی ئێمە بتوانین ئەم یاسای بودجە جێبەجێکەین و بەشم ئەمە خوایە خەڵکی کوردستان ببژێتەوە و پشکی بودجەی هەرێمی کوردستان نەک موچە با بڵێن بودجەی تەشغیلیش و بەرهێنانیش بنێن بە کوردستان باشە کە 25 لەگەڵ 23 و 24 اتفاقی لەسەر کرا و ڕاستێ 25 هەموار کراوەتەوە ینی ئەم بابەتانی تیا جێ کراوەتەوە کە خۆشبەختانە ینی کۆمەڵێک داواکاری هەرێمی کوردستان و لە پێناو بەرژەوەندی ینی هەم ئابووری هەم موچە هەم شایستەی دارایی خەڵکی کوردستانە بەڵام ینی بۆ نمونە ئێستا کاتێک کە ئێمە باز دەواکەین ینی ئەم بابەتی کەمبوونەوەی نەوتی کوردستان و هەروەها ینی ئەم بابەتانی ئەپیکۆر و کۆمەڵێک ینی خاڵی دیکەی گرنگ کە پەیوەندی نییە بە عێراقەوە عێراق ئەتوانێت لێ پرسیینەوە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەم کۆمپانیا نەوتیانە بکە بڵێ بۆچی ینی ئاقاری بەرەمێنانی نەوتان لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بردووە ئەتوانێت داوا تۆمار بکات چکە بە ئەمەش بەسمەوە بە پرسیارێکەوە ئەو کاتە وەڵام بەرەوە داوایەکی عێراقی شەیەڵن داوای هەندێک بیرە نەوت دەکاتەوە کە ئەبێتە سیم بە عراقی بکاتەوە لە چوارچێوەی ناوچە کێشە لە سەرەکان ئەمەیان تا چەند ڕاست کێڵگەی ئەوە خۆرمەڵا ئەگرێتەوە بەڵە خۆرمەڵە هەتا ئێستا خۆرمەڵا خۆی کێڵگەیەکی حاضر بۆ کۆمپانیای کار چۆتە سەری بەبێ ئەوەی هیچ عقدی لەگەڵ کۆمپانیایکی نەوتی جیهانی هەبێت ینی من چەند بەڵگە دۆکۆن لە کە ڕۆژانە 175,000 بەرمی نەوتی ئینتاج کرد ئەو کاتێک کە نەوت هەناردەکرا ینی بەبێ ئەوەی کولفەی کۆمپانیای تابێت بەبێ ئەوەی هیچ ئەم کۆمپانیایکی کەتی تایبەتە ئەم نەوتەی دەرەهێنا و ئەیفرۆشت و ئیتر داهاتەکەشی نازان دیار نەبووە بەڕاستی ئەوە ینی ئەوە داواک ئەگەر داوای ئەوکان ئەوە یاسایەوە ئەتوانێت داوای کاتەوە لە سەرکە مادەی 140 خۆی کە مادەی 140 ئەو ناوچانەی بە نیزاع داناوە باشە لە ڕووی یاسایی وەگەر سیر بکەین هەر شتێک نیزاعێکی لەسەر بێت ئێستا ئەگەر من تۆ نیزاعمان لەسەر ئەم
کوپا بێت هی کەسمانێت تا ئەو کاتێ یاسا دادگا بۆشوانەیە کاری لەسەر هیچ کەسێکمان بۆمانی بەکاری بێنین بەپێی یاسا ئەگەر ئێمە لە ڕوانگەی یاسا سەرکەین ئەو ناوچەیەکی کێشە لەسەر ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی یان دادگا چارەسەریکا یا بە ئیتیفاق ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە باڵێن کۆمپانیای کار حکوومەتی هەرێمی کوردستان نییە هاتووە خورمەڵە بەکارێنێ بە ئارزی خۆی ئەمە حقلەکەی کەرکووکە ئەم سەری ناو کەرکووکایە 9 ملیار بەرمیلەکە ئەو سەرەکەی خورماڵەیە هاتۆ بیر لێ درا لێ ڕێکنەوە دەرەکا بە ئارزی خۆی فڕۆشت ئەویان لێژە چێتەوە بۆ خۆرمەڵە پارەکەی بۆ سەرەکی تڕ ئەمە لێرە کاگەین لەولا حکوومەتی عێراقیش ئەوە تا ئێستا هاتۆ چیەکات بریتیش پترۆلیۆمی جارە تێناوەتە بۆ کەرکووک عەق دەکا حسابە کوردستانیش ناکە بۆ بەپێی مادەی 140 لەبێ هەردوو لە ڕازی من لەسەر ئەوەختە بۆ لە منتیقەی دیالۆ ئەو لە نەفتخانە ئێستا لەگەڵ کۆمپانیایکی بیانیە تازە عەقدی کردووە لە کۆمەڵی شوێنی تر لە کۆڵ کۆمپانیا چێنیەکانە بۆ غاز و نەوت عەقدی کردووە کە ئەمە هەمووی نادەستوریە کەواتە نە حکوومەتی عێراق الزامە دەستوریەکە بۆ حەقەکە نە هەرێمی کوردستانیش الزامی کردووە کەواتە حکوومەتی عێراق خۆی ئەچێت کاری نادەستوریەکە هەرێمیش کردوێتی ئەمە ناتوانێت داوای لە سەقەیت ناتوانێت کاتی هەرێمی کوردستان لەڵێ فەرمووتۆش بەبێ پرسی ئێمە بەبێ حەقەی کە هەیە نەهاتە پێشەوە کە مافی کووردە مافی ئەم ناوچەیە لەگەڵەوە شایستا بۆ لە عەقدەکەی بریتیش پترۆلیۆمە دەبێ ئیدارەی پارێزگای کەرکووک بەشدار بێت لەوانەی نەفتخانە ئەبێ ئیدارەی خانەقین و دیانە بەشدار بێت باشە بەپێی مادەی 112 دەبێ هەرێمەکان و پارێزگاکانی بەرهەمهێنی نەوت لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق شەریکە ڕاستەقینەی ئیدارەدان باشە کاگرەوە هەر بۆ ئیدارەدانی نەوت و ینی ئەم سەروەتەی کە سەروەتی هەموو عێراقیەکانە باسەکرێت ینی بۆ نمونە ئەم هەموارکردنەوەی ئێستەی ینی بودجەی 2025 عێراق ئەمە خاڵێکی گرنگە بۆ خۆی کە تیایدا نەوت هەرێمی کوردستانی جێ کردوێتەوە کە فرۆشتنەکەی تا ڕادەیەک ینی بۆتە دەستوری و یاسایی و نرخەکەشی تا ڕادەیەک جێگیر کردووە کە 16 دلار جیاوازە ناوچەکانی دیکەی عێراق و باشوور کە ینی بەرەمێنانی نەوتی تیان جامەدرێ ئەمە خاڵێکی گرنگە بۆ خۆی ئەمە ئەتوانێت بێتە هۆکارێک یاخود فاکتەرێکی گرنگ لە داهاتووە کە هەردوو حکوومەت بگەنەوەی کە یاسای نەوت و گاز بە هاوبەشی و بە هەمانجی و بە تەوافق لە نێوان هەردوو لە جارێکی دیکە هەموار بکەن و پەسەند بکەن بە قەناعەتی من مەگەر زۆر جارشتووە مەگەر هێزێکی نێودەوڵەتی بێت وەکو ئەمریکا ئەم بابەتە بسەپێنێت چونکە ئەگەر حکوومەتی عێراقی لە نێتیا بووایە ئەمەی کردایە یاسای نەوت و گازی فیدراڵی دەرەکرد یاسای دابەشی داهاتنوتەکانی دەرەکرد و کە بەپێی دەستور کورد شەریکی ڕاستەقینەیە بەپێی قورئانی پیرۆز ئاەتی 20 لە سوورەی لوقمان ئەڵێ ئەوەی لە سەرزەوی ژەرزەویە خوای گەورە بۆ ئەو نەتەوە گەلانەی داناوە کە لەسەری ئەژین بەپێی بڕیارەکانی ئەنجومە ڕێکخراوی نەتەوە گرتوەکان بەپێی با بڵێن دەستوری هەموو ئەو دەوڵەتانی وەکو ئیماراتی عەرەبی متحیدە کە لە بەندەستمانایە کەنەدا ئەمریکا نەرویج زۆر دەوڵەتی فیدرالی هەیە کە دەساتیان داوە بە هەرێمەکانیان بەپێی دەستوری هەمیشەیی عێراق کە لە مادەی 111 ئەڵێ نەوت و گازی عێراق هی گەلانی عێراق لە هەرێمەکان و پارێزەکانە باشە دەسڵاتەکەی لە مەرکەز سندۆتەوە لە فیدراڵ سندۆتە دایەتی هەرێمەکان خاوەنددارێت کەچی ئەو بەداخەوە پێچەوانەوە ئامادە نییە بێت ینی ئەم حەقە بەسەلمێنیە بۆیە هەر ڕێکەوتنێک هەر ڕێک پێش سەردا بناو هەر ڕێکەوتنێک پینەوپەڕۆیە و بۆ ماوەیەکی زەمەنیە و ینی یەکجایی نییە کەواتە هاتوچوونی وەفدەکان هەر بەردەوامە بێت بەدڵنیایەوە چونکە ئەمە ئەو پەڕەکەی ئەگەر تۆ بڵێ ساڵێک سێکە ئەمە جێبەجێ بێت چونکە کۆمەڵێتی زامای لە یاسای بودجەکە ئەڵێت یەکەم شت داوای چیەکات تەسفیح حساباتی 2024 هەتاکو ئێستا باشە هەرێم بیکات هەرێم بیکات پاری لی ناوێ بەغا بەزە لە تەسفیح حساباتیکە بەڵێ بۆنە داهات بەغا قەرزارکەین لەوێ بەڵا بەڵێ موچەی مانگی 12 تیابێن ینی ئەوە یەکێک لە خاڵە گرنگوانە پیاچونەوە بە خاڵێکی گرنگە بەڵێ ینی داهاتە نەوتی و نانەوتیەکان سوزانم پیاچونەوە بە ترازی مراجعی میزان ترازی بازرهێنا میزانیا و وردبینی هەمووی لە هەموو داهاتە نەوتی و نانەوتیەکان لەلایەن دیوانی چاودێری عێراق و هەرێمی کوردستانەوە کۆمەڵی ئەرک و پابندی هەیە بێ هەرێمی کوردستان جێبەجێکە هەر ئەوە نییە کە ئیتر لەسەر ئەم پێوانە دوجاریش ڕێکەوتنێکی سیاسی بێتە ئارا و هەموو بابەتەکان بە تەواوەتی یەکلا بکاتەوە چکە زۆر جار وەکو باسێکریانی چاودێرانی سیاسی ئەڵێن ئەم فشاری ئێستا کە لە ڕێگەی تەیب سامیەوە کرێ ئەڵێن هەمووی مەحەمەشی ئاسۆدانیە چکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیادرا و مانگی دەبڕێەوە بچێت لەم ساڵدا یعنی ئەڵەمە هۆکارێکە بۆی کە هەرێم و ئەم دوو حیزبەی هەرێمی کوردستان ناچار بکە کە لە بەرەی سۆدانی دابن بۆ جارێکی دیکە پۆستی سەرۆکوەزیران وەربگرێتەوە پێ دوانیە مەژلوعبەیەکی سیاسی بێت کاگەورە من پێش ئەوەی کە حکوومەتی عێراقی ئەو پرۆژەی ئەوەی کە نرد بە پەرلەمانی ئەمڕۆ دەنگی لەسەر درێت هەر ڕۆژە پێش ئەو یا درۆژ پێش ئەو لە من خۆزانی بەردەوام بەداچوونەکەم بەم بابەتە بۆی بگەمە ینی بەردەوام داتای تازەمان پێ بێت حکوومەتی عێراقی بە پشتیوانی رووسیا و چین
يعني ئۆل پرایز نیوز کەسایەتێکی بە قووەتی ئەمریکیە لە بواری وزایە بڵاوی کردو ئەڵێ چین و رووسیا بە هاوکاری دەوڵەتانی هەرێمیش کار لەسەر ئەوەکەن حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغ بە قۆناغ بچووکەنەوە و واوکەنە دەوڵەتی فیدراڵی عێراق زاڵکەن بەسەر دۆسیەی نەوتی کوردستانە و لێ لە کوردستانی بسێنەوە خۆی بەڕێوە ناوەکانی ژوای بەڵێ و عێراقش بۆ ئاراسە ئیشەکە و هەڵکاریشانە و یەکی نیشانە یەک ئاوازیشانەیە چونکە لە استراتیژ و ئاسایشی وزەی چینە هیچ خاڵێک نییەک بۆ هەرێمی کوردستان کە جێگەی بێتەوە چونکە ئەو باوەڕی بە دیموکراسی مافی مرۆڤ و ئەو بابەتانە نییە فیدراڵێت نییە چونکە لە خۆی ترسێکە ئەگەر لێرەوە ئەمانە گەشە بکەن ڕۆژەژان هەرێمەکانی خۆشیان پارێزگانی خۆشیان داوای ئەو بابەتەکەن و دڵیشی لای عێراقە کە ئەو هەموو لە سا 34 یەدەکی نەوتی عێراق لای ئەوە بەشدارە لەسەر یەک لەسەر سێی بەرهەمێنانی نەوتی عێراقا بەشدارە لە سا 30 هەناردەی نەوتی عێراقا یعنی زۆر دەستکەوتی گەورە هەیە لای عێراق بۆیە هەرێمی کوردستان بەلایەوە گرنگ نییە چین و رووسیاش بینیمان لە ڕیفراندۆمە چپەنێکی پێداین کە خۆبۆرەکەی هەرێمی کوردستان هی ڕۆژنەفت نییە ئێمە بۆ سەباجی ئەیتابان باجەوە دێن کە بڕیای دادگای پاریس کە دەچوو بەشێکی ئەوەیە کە سەرچاوە داهاتەکانی رووسیا کەم بکرێتە بۆی نەتوانین ئیدارەی شەڕی ئۆکرانیا بدە سیرکە یعنی ئەمانە هەمووی بابەتن پەیوەستن بە یەکەوەکە عێراق لە نێتیانە هەر دوو ڕۆژ دوای ئەوە حکوومەتی عێراقی ئەو پرۆژەی دەرکرد بە بۆچوونی من ئەمە گەڕانەوەی ئەمریکا نا ئەمە ترسی عێراق بوو کە لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پریشکی شەڕی سووریا بگاتە عێراق ناوخۆی عێراق هەم کۆمپانیا بڵێن پێشتر کۆمپانیا ڕۆژاوەکان سەحبیان کرد لە عێراق وەکو ئێکسۆن مۆبیل و شێڵ و شیفرەن و ئەوانە و ینی ڕازی نەبوون بە عەقدی خدمەکە $1.5 تا $6 و دواتر کە پاشەکشانک و سین هات عێراق کەوتە بەر مەترسی ئەوەی کە یعنی ئەمریکا جارێتی ئیعادە نەزەری خۆیان کرد هاتن بیپیان هێناوە بۆ کەرکووک و عەقدێکی $20 ملیار شان لە ڕێگەی تۆتال ئێنەرژی و لە باشوور و ناوەڕاستی عێراق کردووە لە بەسرا و ئەم ڕۆژکە ینی پەسەندکردنی هەمواری یاسای بوجە بۆ 2025 و جارێکی دیکە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان جێکردنەوەی داواکانی ئەمریکا بە دڵنیاییەوە ئەموو گوشارەکان و مەترسیەکانی ئەوەیە کە ینی ئەمریکا گۆڕانکاری لە عێراق نووسکە ترامپ پێشەوەی دەست بەکار بێ هەڕەشێکی زۆر گەورەی کرد وتی ئێمە عقوبەی عێراق دەین لەبەر ئەوەی کە خۆ دەزانی نەوت کێڵگەی هاوبەشێ لە نێوان سونە لە نێوان عێراق و ئێران هەیە لە نێوان کۆیت و عێراق لە نێوان سعودی و عێراق لە نێوان دەوڵەتانە هەیە ئەم کێڵگانە ئیدارەدان یەبێت ئەم دوو دەوڵەتە بە ئیتیفاق ڕێکەوە لەگەڵ کۆمپانیایەکی نەوتیە ئێم کۆمپانیا بێت ئیداری بدات دوای قازانجەکەی و کولفەکەی وەکو یەک بەشکەنوان باشە ترامپ ئەڵێ عێراق ئێران نەوتی عێراق لەم کێڵگا بەشانە ئەفرۆشێت بە ناوی عێراقەوە عێراقی فرۆشێت داهاتەکەی بۆ ئێرانە لە بەندەرەکان نەوتی ئێرانە کەشتی ها بە ناوی عێراقەوە نەوتی عێراق ساقەکەنەوە یعنی گەمارەکانی ئەمریکاشکێن بۆی ئەڵێ ئەمە عقوبەی گەورەی عێراق دەین و تۆڵەشی لێکەینەوە حساباتی وردی لەگەڵاکەین بۆی عێراق کەوتە ناو کۆمەڵێک بەرداشی گەورەوە و رووسیاشی بینی کە لە سووریا کە بەشار ئەسەدی جێهێشت پاشە کشێکردوانە و دەوڵەتانی هەرێمیشی بینی لە ترسانە ئەم نەرمینوان و هاتنە پێشەوە جۆرێکە لە گوشار و لە تێپەڕاندنی کاگەر گوشاریش بێت و نەرمینواندنیش بێ و کاتیش بێت ینی بۆ ئێمەی کورد و تا ڕادێک بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان گرنگە ینی ساڵێکی تا ڕادێک ئارام کاتی و بێکێشە بەسەر بەڵێ کاتی بەڵام ئەسڵەکە چییە؟ ئەسڵەکە جێبەجێکردنی دەسوورە یاسای نەوت و گازی فیدراڵی و یاسای داواشی داهاتە نەوتەکان ئەوە کۆتایی بەو مەسەلەیەگەنێ زۆر سوپاس بۆ دکتۆر ڕێبوار محەممەد شارەزای گرێبەسەر نەوتەکان و هەروە شارەزای بواریابووی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان زۆر سوپاسەکەم بەخێراتی بەڵێ بینەرانی بەڕێز هەڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ